ڕۆژ بۆ ڕۆژێ و ساڵ بۆ ساڵێ ئازادیان ڕادەربرنێ گشتی و ئازادیان ڕۆژنامەوانی تایبەتی لە سنوورێ پارێزگاها دهۆک بەرتەسکتر لێت ئێتول گۆر گوتنا ڕۆژنامەوانێن ڤی سنووری سانسۆریەکە زۆر لەسەر ڕۆژنامەنووس و کارێ ڕۆژنامەنووسی هەیە. مخابن ینی تایبەتی لە پارێزگەها دووکی ینی ڕۆژ بە ڕۆژ ڕەوشە ڕۆژنامەگەریان کارێ ڕۆژنامەگەری لە دووکی بەرەو تەسکبینێ دەچیت دلیل وی ئاخفتنی منژی ینی لەوان چەند ڕۆژێن دەرباز بووی دە وەزارەتین دەرڤەی ئەمریکا بەنامە دەریخستبوو لەسەر ڕەوشە ڕۆژنامەگەری و ڕۆژی مافی مرۆڤ لە هەرێما کوردستانی بەرەو خراپی دەچیت ئەوە بێگومان ینی لە دهۆکی ینی ئەس بێژم ینی شێن بێژم ڕۆژانە ینی ڕێگیری ئاستەنگین جۆرا و جۆر بڕێنگین ڕێکێن جۆرا و جۆر لە بەرامبەر ڕۆژنامەنووسان دهێنەکردن دوای ئەو ژی نەدانە پێزانینە لە هەمی دام و دەستگەهێن میری و یەندیژی پێزانینە نادەن هەمی ڕۆژنامەوانە ینی دو پێتیڤی پێزانینە بی چێکینا کارێ ڕاپۆرتا خۆ یان کارێ خۆ لێ تو پێزانینە دەستخۆڤەناینی سەر ڕایوەیەکی کویاسەیەک هەیە بنە یاسا دەست بە ئینانا پێزانینە لێ مخابن پارێزگاها دوو کێ ئەم دێ بەحسکەم دانا سانسورەکە سانسور سەر کارە ڕۆژنامەوانی لە دهۆک کۆلیژ و پەیمانگەهێن پێگەهاندنا ڕۆژنامەوانە هەینا کول لە سەر یاسا و مافێن ڕۆژنامەوانیت خوونن لێ خوێندکارەکەی ڕۆژنامەوانیت بێژێت ئەڤیال زانکۆی ئەوانت ئێتە خواندن لە دەربە پیش شێوەیەکی نایەتە جێبەجێکردن. دو سالت قوناغا پیمانگه متواب کردن یعنی همین گفتم و بحث آزادی را در بینید که اومد ناف زانکویش داخاندیه اونو کامل قوناغا کلیجه جلو قوناغا سیجی یعنی هر این بحث آزادی را در بینید یعنی ناف زانکوی ده هر ته خواندن ما چندی بابت گیرن کنه آزادی را در بینید و اكو یاسا و اكو اتاکت باش در و وەکو پێدوی نینە ڕاستیژی گەلێکە تاپەسەرە ئازادیا ڕادەربینی ڕەنگی ڕۆژنامەوان بیت چیتە دەستگەهێکی ڕاگەهاندنی وەکو پێدوی ناغبێت احتمال بچێت ناو خەڵکی دا خەڵک بوو ناغبێت یعنی ئازادیا ڕادەربینی پارێزگا دووکێ یا تاپەسەرە li gor gotina rojnamevanê dihok li vê deverê cêwazî di navbera rojnamevan û dezgehên rojnamevanê de heye û sansorî jî heye û zanyarî jî bi hemûwan naîne dan. Şêrwaxedir Kursad News Dihok